سەبارەت بە توندوتیژی ئاینی و هزری و تۆنڕەوی کە لە عێراق ماوەی 20 ساڵە بەدەستیەوە ئەناڵێن و پەرەسێندووە بەڕێز زیرەک ئەحمەد توێژەری کۆمەڵایەتی لەگەڵمان کاک زیرە سوپاس بەوادەم. عێراق چۆن لەو تۆنڕەوی و توندوتیژیە هزری و ئاینیە بێتە دەرەوە کە ماوەی 20 ساڵە بەدەستیەوە ئەناڵێن؟ گەرباسی توندڕەوی فکری و هەم کردەیی بکەن لە عێراق مێژووی زۆر لە 20 ساڵە زیاترە، بەڵام ئەو 20 ساڵە لەبەرەوەی دنیا بە زۆرشکە بەڕێوە دەچێت ئەوە ینی توندوتیژیەکانیش بە زۆرشکات بەرچاو دەکەون. توندوتیژی دینی بەم شێوەی کە ئێستا لە عێراق هەیە لە هەر وڵاتیشکە کۆمەڵەگە ڕێگوڕیشەی هەیە، ڕێگوڕیشەی کۆمەڵایەتی هەن، ڕێگوڕیشەی دینی هەن، ڕێگوڕیشەی ئابووری هەن و ڕێگوڕیشەی سیاسی و هەر یەک لەمانەش چارەسەری تایبەت بخۆیان هەیە. بۆ نمونە وڵاتێکی داتەپی و داڕزاو لە ڕووی ئابووریەوە ئەمە بە شێوشی تۆماتیشی دەبێتە زمینێکی لەبار لە بۆ کۆمەڵک خەڵکی بێکار بێئیش، کۆمەڵک گەنجی خاوەن تومحی زۆر، ئەمانە زۆر بە ئاسان دەبنە قوربانی و دەبنە نێچیری کۆمەڵک ئاراستەی توندوتیژ کە بەکار بهێنرێت. ئەمانە لە لایەکی کەوەکە کۆمەڵک ئاراستەی دینی توندڕەو تەیارکراو و نانیشتیمانی و ئاراستەکراو لە دەرەوە زۆر بە ئاسانی دەتوان کۆمەڵک خەڵکی سادەی ساکاری بێکار وەکو لە خاڵیەکەم باسمان کرد جارشکە دەبنەوە نێچیری ئەوانەوە بەکار دەهێنرێن و دووبارە ئەو توندوتیژە بەرهەم دەهێنرێتەوە. جارێکی تر نەبوونی ئاسیشی ڕۆشنبیری و پەروەردەی باڵا لە کۆمەلگا، ئەمانە کۆمەڵک خەڵکی دابڕاو لە خوێندن، کۆمەڵک ناشارەزا کەم ئەزمون بێ ئەزمون زۆر بە ئاسانی بەردەوام دەتوانن ئەو توندوتیژە بەرهەم بهێنەوە. نەک 20 ساڵ لەوانەیە ئەگەر ئەمە بە شێوێکی دروست خەمی لێ نەخورێ ساڵانیش کەش ئەم وڵاتە پێویگیرۆ دەبێت. ئەنی زۆر جارەبینین گەنجانی عێراقی ینی لە ناو هێزە ئەمنیەکانە لە ناو میلیشیا چەکدارەکانە کە زۆر نایاسایین، ینی پەیوەندیان بە دەوڵەتیشەوە نییە، چەکیان پێ و سیلاحیان پێوە بەدەستیانەوە شارازی پێوەکەن و ئەچنە جەنگ و شەڕەکانەوەش بنە قوربانی. ئەم تێگەشتنەی گەنجان لە چیەوە دروست بووە کە پێویستە وابن، ینی گەنجێک پێویستە چەکەڵ بگرێ بۆ شێوەیە بێ؟ ئەمە وەکو باسم کرد ئەو کۆمەڵە هۆکاریکە لە پێشوو باسم کرد ئەوانە دووبارە ینی کارایەکی یاریدەدەرن بەردەوام ئەو گەنجانە، گەنجێکی ڕۆشنبیر، گەنجێکی خاوەن ئەسمون، گەنجێکی خاوەنکار، کاری بە چەکداریەوە نییە، نە شانازی. اینجا خاڵێکی تر بیرمان نەچێت کە گوتم لە ڕووی کۆمەڵایەتیەوە بۆ نمونە ئەو نەزعە عەشایری ئەو چەکدارە عەشایری کە بە تایبەتی لە ناوچەکانی باشووری عێراقن، خێڵێک هۆزێک دیوەخانێک لەوانەیە سەدان چەکداری هەیە، ئەمە بۆتە کولتور لەلایە لە ئاهەنگی بگواستنەوە تەقە دەکەن و دیاردەی چەکداریان پێوە دیارە لە ئاهەنگی هەر ئاهەنگێکیان لە منە هەتا تەنها نەک لە ئاهەنگ لە مەراسیمی بە خاکسپاردنی مەسەلە مردووەکانیان بەڕێکردنی تەرمەکانیان ئەم مەسەلەی تەقەکردن و چەکداریە بۆتە بەشێک لە کولتوریان. بەڕاستی ئەمە دەبێت لە ڕووی ڕۆشنبیریەوە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی پەروەردەیەوە ئەمانە خاڵ بە خاڵ ئیشی لەسەر بکرێت. ئەمانە ئەگەر هەریەک لەوانە ئیش لە دوجار وەکو باسم کرد کۆمەڵک کەس کۆمەڵک تاک کەم ئەزمون ناشارەزا پەروەردە نەکراو بێ داهات دوور لە ئاسێکی بەرزی دارایی و هەبوونی بڵێن ئابووریەوە بە ئاسان دەبنا فەریسەی ئەوانە و بەردەوام ئەو وەکو کارگە و کارخانەك لێ لە بۆ بەرهەمهێنانەوەی توندوتیژی. باش کاک زیرەک، عێراق وڵاتێکی فرەپێکاتی فرایی نییە، بەڵێ، ینی بەم شێوە و دیاردە چەکداری و بوونی میلیشیا چەکداریانە بەڕێوە چێ؟ هەر چەکێک لە دەرەوەی سوپا لە هەر وڵاتێک دەرەوەی سوپا و دەرەوەی پۆلیس، ئەوانەی کە پێ دەوترێت هێزی پۆلیس و هێزی ناوخۆ هەبێت لە هەر وڵاتێک، ئەمە بەپێی زۆربەی هەرە زۆری پێناسەکانی کۆمەڵاسی سیاسی و هەتا زانستی سیاسیش ئەمە بە چەرکی دەرەوە یاسا و بە چەرکی میلیشیا حسێبە. ئیتر لەم وڵاتە هەر ناوێکی لێدەندرێت لەوانەیە میلیشیاکە ڕێپێدراوە یا بە یاسا کراوە، یاسایەکی لە بۆ داڕژراوە، گفتوگویەکی سیاسی تفاقەکی سیاسی لەسەر کراوە، بەڵام ئەوە چەشی دەرەوەی یاسا و ڕێسا لە زۆربەی یان بە ڕوونتر بین لە هەر وڵاتێک. باشە هەر وڵاتێکیش یاسای ئەو وڵاتە ڕێسای ئەو وڵاتە کار ئاسانیەکی نەکرد لە بۆ سەروەری بوونی هاوڵاتی بوون، هاونیشتیمانی بوون
تاک کە ئینتیما بە وڵاتەکەی بزانێت پێش هەموو شتێک و بەڵام ئەمە پێچەوانەکەی دەرکەوت لە ڕووی نەتەوەی خۆی بە مەزڵۆم زانی لە ڕووی دینیەوە لە ڕووی مەزهبیەوە و چەکیش هەبوو لە دەرەوەی ئەم دوو هێزێک کە باسم کرد ئۆتۆماتیکیان وڵاتە سەقامگیری بەخۆی نبینی و بەردەوام ئەم دیاردەی چەکداری تەسەلحەب و هاوڕێ دەڕوا لەگەڵ ئەو توندوتیژی تونڕەوەی کە باس باشە بەردەوامبوونی جەنگەکان لە چواردەوە لە دەرەوە تا چەند کاریگەری لەسەر عێراقەیە بێگومان ئەو هەموو هۆکارانێک کە باسمان کرد و لەو دۆخی ئێستاش ئەوەشی بێتە سەر و کاریگەری زۆر خراپی بەنمونە سووریا بەنمونە سووریا کاتێک سونەی عێراقی حەز بکە مەزلومە لە دەسەڵاتێکی شیعی باشە و ببیش بینی سونەی وڵاتەکەی تەنیشتی زۆر بە ئاسانی دەسەڵاتێکی نزیک شیعی عێراقی ڕوخاندووە بە ئاسانی ئەوە دەتوانرێ لە ڕووی ئایدۆلۆژیەوە کاری لەسەر بکرێت و لە دەرەوە و لە ناوەش ئاڕاستە بکرێت و ئەمە دوجار زۆر بە ئاسانی توندوتیژی لە دەکەوێتەوە ئەمە چارەسەری ئەوەیە کە سونەی عێراقی وەک هاوڵاتێکی شیعی کوردی عێراق وەک هاوڵاتێکی شیعی هەمووی وەک عەرەبێک حەز بە بوونی خۆی بکە حەز بە کیانی خۆی بکە وەک ئەوەی کە دەڵێن لە وڵاتێکی بە نمونە بەریتانیا زۆرجار بە نمونە دێنەوە هێندیە کە توانیەتی ببێتە ڕەگەزنامەی بەریتانی تا ئاستی سەرۆکی وەزیران بڕوا مە دەبی هەموو تاکیشی ئەو وڵاتە حەز بەو ناسنامە نیشتیمانیە بکە لە عێراق ئینجا دەتوانێت ئەو دیاردانەی کە باس کرد لە توندڕەوی لە چەکداری ئەمە هەموو ئاوت بکاتن و وەکو دەوڵەتێکی مەدەنی مامەڵە لەگەڵ یەکتر بکەن. باش ئەمە ئەم تۆنڕەوی هوزرە تۆنڕەویە تا چەندە ینی کاریگەری لەسەر ئاسایشی کۆمەڵایەتی خێزانەکانیش دروستەکە؟ ئەمە کارگەری زۆر خراپی هەیە لەو شوێنانەی کەوا زیاد لە پێک هاتێکی وەکو جەناب باس کرد ینی بۆ نمونە شارێکە کۆمەڵک مەزهبی جیاوازی تێدابی شیع و سونە و کاکەی وانە بڵێن ئاین و ئاینزە جیاوازی تێدابی هەر یەک لەوانە ئاڕاستە بکرێ بە ئاڕاستێکی چەکداری ئەو زۆر بە ئاسایی لەسەر کێشێکی کۆمەڵاتی بچووک لەسەر دەستشکانەوەیکی چاتە لەسەر مۆڕەکردنێکی سەر شەقام لە یەکتر ئەمە دەگاتە مەسەلەی بەکارهێنانی چەک و دزە پێکردنی میلیشای چەکداری کۆمەڵە گروپی چەکداریەوە. باشە چۆن بتوانرێت ڕوبەڕووی ئەم هزرە توندڕەویە ببین؟ پێش هەموو شتێک هەموو کێشەکانی کۆمەلگا و بەردەوامی شوکتم وەکو توێژەرەی کۆمەڵایەتی پەروەردە دیسانەوەش پەروەردە دامەزراوەی پەروەردە لە هەر وڵاتی کارا بوو بووە خەمی یەکەمی حیزبە سیاسیەکان بۆ خەمی یەکەمی ئەزمموی سیاسی بۆ خەمی یەکەمی دەسەڵاتی سیاسی ئەمە ئیتر کلیلە لە بۆ هەموو دامەزراوەکانی تر دامەزراوەی پەروەردە دامەزراوەی تەندروست دامەزراوەیەکی مەدەنی دامەزراوەیەکی هۆشیاری دامەزراوەیەکی پێشکەوتو لەسەر ئاسی جیهان ئەمە دەتوانێت ڕەگ و ڕشەی هەموو لایەنەکانی کە تەغزیەی کە بڵێن هانی توندوتیژی توندڕەوی دەدەن وشە بکە جارێکی تر دامەزراوەی پەروەردە ئەو سیستەمی پەروەردە بەگشتی و پەروەردەی کۆمەڵایەتی ئەمە نەکرد لە قوتابخانەوە لە بڵێن زانکۆکانەوە ئەمە لە سەرەتاکانی خێزانەوە پێکێنانی خێزانێک لەسەر ئاساسی پەروەردەیەکی تەندروست ڕاهێنانی گەنجەکان بەر لە دروستبوونی خێزانێکی ماقوڵ و تەندروست دروستکە تاکێکی تەندروست دەخاتە قوتابخانەکان و قوتابخانەکە تاکێکی تەندروست پێشکەشی کۆمەڵگا دەکات و 2000 کۆمەڵگاکی تەندروستی لێ دەرەچی ئەمە هاوکارە لە بۆ دەستگای بڵێن دەوڵەت بەگشتی لە ڕووی دامەزراوەی دینیەکانەوە دامەزراوەی سیاسیەکان و دامەزراوەی ئابوووریەکان و تاکێکی تەندروست و ماقوڵ پێک دەین و ئەو ئەوانش دووبارە کۆمەڵگاکە بە ماقوڵیەوە بەڕێوە دەبن. باشە توندڕەوی تا چەند کاریگەری لەسەر کۆچیەوە هەموو کۆچی لە عێراق هەیە ینی لە عێراقەوە بۆ وڵاتانی دەرەوە کاریگەری ڕاستەخۆی و کاریگەری ناڕاستەخۆشی کاریگەری ڕاستەخۆ شوێنانی کەوا بەرکەوتن لەگەڵ توندڕەوی بە شێوکی تۆماتیکی بینیمان لە هێرشەکانی دەوڵەتی ئیسلامی لە عێراق و شام لە بۆ بەتایبەت پارێزگای مووسڵ ئەو هەموو کۆچەی لێکەوتەوە لە بۆ هەرێم لە بۆ وڵاتانی دەوروبەر تا ئەوروپاش ئەمە کۆچی ڕاستەخۆ کۆچی ناڕاستەخۆ زۆربەی جاران ئەمە پاساو دەداکەوە تاکی ئەم ناوچانە ئەگەر بەرکەوتن توندڕەویش نەبن بەڵام ترسی هەیە بەر ئەو شوێنە بکەوێ بۆ نمونە لە نزیکبوونەوەی ئەو هێزانە لە هەر شارێک لەوانەیە ئەگەر نەچوبنە ناو شارەکەش کۆمەڵک کۆچی لێکەوتەوە کۆمەڵک ڕاکردنی لێکەوتەوە ئەمە بەرکەوتی هەر جەنجێکە چ جایی
ئەو زۆرە جەنگە ماڵوێران کرا. بەڵێ بەڕێز زیرەک ئەحمەد توێژەری کۆمەڵایەتی سوپاس بە ئامادەبوونی. سپاس بێش بشێت.